کابرا تۆڵێ من بایلەکەی خۆمم فرۆشتووە، من ئەڵقەکەی خۆمم فرۆشتووە. بۆ هەر قوتابیەک بۆ نمونە بە چەندێک یعنی پێداویستەکەی پڕکاتەوە سێ و بەجلو بەرگەوە 8,000 پێویستە. ئەم دایک و باوکەکە دێن یەک دەست جلەکردن یاخو دەبێت بۆ وەر مناڵێک دوان وسیان نیایەوە دوانوسیان دۆزستان ساردا چۆن بڵێ بێت جلەکان وشک نابێتەوە لە کاتی شۆردنا ئەوەشیان ینی هەر لە ئێساەوە بێ دایک و باوک احتیاتیەوە بکە ئیزستانیشی بۆ تەکیت بەتەکیت بۆ نمونە ئەمانە هەستەکەم قایمترن ئەمە ئیزستان ئەوە تورکەکەیتی کەوتمان بە دووکوالێتیەوە قایمترە. ئێوە دوکاندارن ئەم خێزانشت زۆر دێتەلاتان حاڵەت هە بۆ دایک و باوک نەتوانن پێداویستانە بکڕن زۆر بۆ نوێستە مەسەن کابرا تۆڵێ من بایلەکەی خۆمم فرۆشتووە، موبایلی خۆی فرۆشتە بۆی فرۆشتووە تۆڵێ من ئەڵقەکەی خۆمم فرۆشتووە. هەیە بۆ نمونە بە قەرز داوای بکە زۆر هەیە بە قەرزەی کڕێت هەیە قەرزی بۆ کات ئەو حاڵتانە زۆرە. دایک هەبوو بڵێ من ئاڵتونی خۆمیان ئەڵلقەی خۆم پێ خۆم فرۆشتووەڵێ بەڵێ وەکوتت بە قەرزیش داوایەکەن ناتوانێت کابرا بیکرێت ڕاوی بۆ منە بە 8,000ەکە داواکەن ئەوەش بە قەرز بەڵێ هەیە ناتوانێت 8,000 دابینکە بەڵێ وەکو وتمان دایک و باوکە زیاد لە قوتابێکی شێ دوانی هەیە سیانی هەیە بە تەکیت مەبلەخە بەزوەکو حاڵات بۆ نمونە هەبووە بێتە لات قوتابی زۆر بیاق یەک خێزان بەڵێ 6 هەبووە 6 مناڵی بەڵێ 6 مناڵەکە 6 کەڕەتی 8,000کەین زۆرەکە لەوەی هەندێک پێداویستی تریشی هەرێمێنە ئەکی تۆ خواردنیەوێت ڕۆژانەیەوێت